لاجیکتۆرەکەش منێنە لاجیکتۆر تاریک نییە هذا إذا كمال يعرف ولا يبص حي كتاب ئێرە گۆڕی ناحوم ئەلقوشیە لە 12 پێغەمبەرەکەی جوو لە بچووکترین پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیلە 1500 ساڵ بە لێستا ئەو باڵەخانەیە ئەو شوێنە ئەو بینایە لەسەر شێوەی کیپە لەسەر شێوەی کڵاو دروستکرایە وەکو پەیمانگای ئاینی واتە وەکو کەنیشتەیەک کە دەرسی وانەی ئاینی تێدا خوێندراوە وانەی ئاینی جوو تێدا خوێندراوە ئەو شوێنە دەتوانین بڵێن بەشێکی گەورەی تەوراتە چونکە ئەگەرچی سفری ناحوم لە تەورات بە بچووکترین بەش بە بچووکترین سفر دادەندرێت لە ئەسفارەکان بەڵام مانای ئەوەیە کە بەشێک لە تەورات لێرە دابەزیوە لەو شوێنێک ئێستا ئێمە تێداینە و هەمان ئەو کەسێک کە بۆی دابەزیوە نووسیوێتەوە ئەسفارە سفری ناحوم پێغەمبەر ناحوم بووە کە ئەوە گۆڕەکەیەتی ئەوە دەواازەیە و گۆڕەیە کە زۆر کەس بانگەشەی ئەوە دەکات وا دەزانێت ئەو گۆڕە بردراوەتەوە ئیسرائیل یاخود بردراوەتەوە شوێنی تر بەڵام بە گوێرەی ئەو زانیارانەی کە لە بەدەستی ئێمەدا ئەو گۆڕە هەر لێرەیە تەنانەت ئەو ئێسکانەی کە دەمینەی مرۆڤ هەر لێرە ماوە گۆڕی پێغەمبەرێکی جوو لەسەر ئەو شێوازە کە پێغەمبەری هەموو ئاینەکان بووە ئاینە ئیبراهیمیەکان برا کریسیانەکان بۆ مڵکی خۆیان دەزانن جوەکان بۆ مڵکی خۆیان دەزانن و ئیسلامەکانیش بۆ مڵکی خۆیان دەزانن نزیکەی 1500 ساڵە ئێرە نۆژەن نەکراوەتەوە بۆیە ڕۆژ بە ڕۆژ دەبینی بەرەو ڕوخان دێت وەک دەیبینی دوور نییە بۆ ماوەیەکی زۆر کەم ئەوە بکەوێت ئەوەی هاتووە نۆژەنی کردوێتەوە تەنها شێوازی زۆر جزئی زۆر بەسیط ئەوە کراوە زۆر بەداخەوە شارستانێتێکی وا گەورە کە لەسەر دەستی جووەکان بنیادرا لە میسۆپۆتامیا ئەوڕۆ بەو شێوە کۆتایی پێدێ ئەومان لەبیر نەچێ ناحوم یەک لە مێژووی مرۆڤایەتی کۆنترین نووسەرێک بووە کە مێژووی میسۆپۆتامیای بەدەست نووسیوەتەوە وەکو لە سفری ناحوم دەیبینن